سڵاوتان لێبێ بەڕێزان. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت لە یەکێک لە گوندە جوان و ڕازاوەکانی هەرێمی کوردستانین. لێرە مزگەوتێکی گوندەکە مزگەوتێکی نوێیان بۆ کراوەتەوە. ئەمڕۆ دەستپێکی کردنەوەی مزگەوتەکەیە و جا ئێمەش هاتوین ئەو کەسانەی کە هاتوون بۆ مەراسیمی کردنەوەی مزگەوتەکە ئەیان دوێنی بزانین تا چەند خۆشحاڵن و تا چەندیش حکومەت هاوکاریان بووە لە کردنەوەی مزگەوتەکە و مزگەوت چییە بەخشێ بەو شوێنانەی بەو کەسانی کە لە چواردەوری مزگەوتەکەن یان بە گوندەکە کە ئەوە مزگەوتێکی تازایان بۆ کراوەتەوە و لەمە دوات چۆن ئەتوانن لەگەڵ مزگەوتە کاروبارەکانیان تێکەڵ بکەن. لەگەڵمانە بن ئێمە ئەو کەسانی کە لە چواردەوری مزگەوتەکەیان دوێن. ماڵی ئاوا ئەو کەسەی وا ماڵی تۆ ئاوا کە عەبدی خۆتە و خۆتە زانی چی لە تۆ داواکە لوتفی تۆ داواکە. هەستان چۆنە کە ئەو مزگەوتێکی تازە کراوەتەوە لە گوندەکەتانە هەستی خۆتانم؟ وەڵڵایە هەستمان خۆشحاڵی خۆمان دەرەبڕین بە ئەو قۆمانەی بۆ قزمانی کە یارمەتیان داوین و زۆر سوپاسیان دەکەین وە کە توانیان یارمەتیان ناین و ئەمی شەمان ژێبەجێ کرد. گەورە پاداشتی هەموو لایەکیان داچەوە. چەندێکە خەریکی مزگەوتەکەن ینی چەندێکە بە کاروبارەکانیەوە کەی دەستان پێ کردووە؟ ئەوە کاکتەی بەزانێ من زۆر لەویان شارەزانێ مەراسیمی کردنەوەکە. باڵێ بۆ مەراسیمی کردنەوە هاتوون. وەکو ئاگاداربی حکومەت هاوکاری کردوون لە کردنەوەی مزگەوت یا بەس خێرخواز بووە؟ وەڵای خێرخواز زیاتر یارمەتی داوە. باشە مزگەوت بۆ گرنگە لە هەموو شوێنەکە بێ ینی مزگەوت چییە بەخشێ بە خەڵکی ئەو شوێنە بەتایبەتی گوندەکەی ئێوە یعنی ئێستا مزگەوتەکە چییە بەخشێ مزگەوتەکە خۆی هەر عادەت و عرفی کوردەواری لە کۆنەوە لە دێهاتا موسڵمان هەر زیاد بووە و حەزی بە ئێمادارەتی کردووە و بە شارێک گوند زیاتر پەیوەندیان لەگەڵ مزگەوتە هەبووە و ئیتر هەر پیرۆز بێ بە قوربانی چاوی مامۆستا سەلام عەلیکم. سەلام ورحمة الله بەخێر بێ یاخوا. مزگەوتەکەتان پیرۆز بێ. زۆر سپاس دەکەم من وەکو مختاری گوندی دەرەویان بە خێراتنتان ئەەکەم و دەستخۆشی لە ئەوانەکەم کە هاوکاریان کردوین و بە تایبەتی جەماعەتی ئەوقافی سلێمانی کاک تەیب کاگە هیوا کاگاکۆ مەلاچۆمان ئەمانە بەڕاستی زۆر پێوە هیلاگون و خەڵکی ئەم دێش بەڕاستی زۆر پێوە هیلاگ بوو چونکە لە ناو پرۆسەکە بوویت. وەڵڵاهی بەردەوام نەوەڵا جار لەگەڵان هەبوو. بەشێکی شەکانت بەڵێ لاشتاق بێ خێرتان بنووسە ئینشەڵا. مزگەوتەکەی ئێوە چەندێکە خەریکینی و ئێستا تەواو بۆ تەمان بەس لە کەیەوە خەریک؟ وەڵڵاهی ساڵ بەرەو ژوورە خەریکین. ساڵێکە بەڵێ. ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی مزگەوت. بەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی کردنەوەی مزگەوتەکەی. هەستان چۆنەکەەوە گوندەکەتان مزگەوتێکی تیا؟ وەڵا زۆرمان پێ خۆشەوە هیوادارین هەر شوێنێکیش کە مزگەوتی نێ ئاوا هەستن بە کردنەوەی دروستکردنەوە مزگەوتێک و خەڵک و خوا یارمەتیان هات و ئەوترەیە کاتێک کە دەست بە مزگەوتەکرێ خوا خۆی هاوکاری و با بڵێن پشتیوانی ئەنێرێ ئەو هەستان بەوە کرد کە لە کردنەوەی مزگەوتەکەدا جگە لە ڕۆمادێکی خوا خۆشی هاوکاریتان بوو بیان کارتان لەبەر ئاسان بوو بە تاکید پێشەوەی دروستکردێ ئەنیەگەربیان تا ئەوەی لێ لە قەناعەتی کەسان نەبوو چونکە نانەتوان باوەڕیان بەوە ناکرم هەموو هاوکاری کۆ بکرێتەوە ئاوا مزگەوتێکی ئاوای پێ دروست کرێت خەڵکو و با بڵێن خێرخوازی هاوکاری باش. بەڵێ خەڵکێکی زۆر هاوکاری کرد و خێرخوازەکان بە تایبەتی ئەو پیاوە ئەوانەمان کە لە خاریجن پارەیەکی باشە بۆ ناردوێتەوە هاوکار ئێرەن و چوون بۆ خارج هاوکاری ئەوانەیە خەڵکی ئێرن ماڵی باوکیان لێرێ برایان لێرێ بەڕاستی هاوکارێکی چاکیان کردو دەستخۆشیان لێکەم. ئەی وەکو حکوومەت هیچ دامێکی کردن ڕۆمادیەکەی یارمەتیتاندا کە مزگەوتەکەی پێ بکەنەوە؟ من بزانم هیچ حکوومەت هیچ شتێکی نەکردو بۆ نەوەڵا هیچ هاوکارێکی نەکردو. ئێستا لە مەراسیمی کردنەوەکە هیچ بەرپرسێکی حکومی هیچ کەسێک سەردانتانکایە ئەوی بۆ شەر کەس نایە؟ وەڵڵاهی وەکو پێوتن بە هەمویانمان وتووە ئەتر ئەگەر بێن وایەن و نەژێن جەنابەت خەڵکی ئاوایی دەرەوێ خەڵکی دیەی دەرەوێنم مزگەوتەکەتان پیرۆز بێ هەست و حساسی خۆتم پێ بڵێ و مزگەوتێکی تازە کردێتەوە واللهی ئەوە
ئەوە شتێکە بەس لە قودرەتی خواوەیە کە مزگەوتێکی ئەبەم شێوەیە و لەم جێگایە و بەبێ ئەوەی هیچ داهاتێکی هەبیە و هیچ پارەیەکیشی نەبووە کە دەستی پێکراوە سفرەوە ئێستا کراوە ئیستا لەخوا بەزیابی ئەو مزگەوتە لە ماوەی 1 ساڵە دروست کرا لەخوا بەزیابێت لەگەڵ کاکەی مختاری گوندەکە قسەم کردوتی ئەو کەسانی کە خەڵکی گوندەکە بوون و بەڵام چوون بۆ خارج هاوکاریان کردوین یارمەتیان جۆرێکە لە وەفا بۆ گوندەکە تەبعاً وەڵا خەڵکی لای خۆمانەوەی لە دەرەوە بووە هاوکاری کردووە بەڵام خەڵکی کەش بە زۆری هاوکاری لایەک و هاوکاری ئەوتە بینایەکی زۆر زەخمە یعنی بەبێ هاوکاری خەڵک نابێت ئەی حکوومەت هاوکاری نەکردن هیچ حکومەت ئەشەوبیلا وەکو ئەو قاف و ئەوانە لە شەریکەی ماس لە بازیان چیمەنتۆکەیان هەر هەموو چیمەنتۆی ئەم مزگەوتە ئەو شەریکە داوێتی پێریان بنووسێ ئەوە شانی دەستخۆشویش بەهۆی ئەو قاف یعنی هینی لێ کردووە ئەگە نایتر ئەرە وەڵاشانی دەستخۆشینەوانی زۆر سڵاوانش بەرەکەت بکەوێتە کاریان مادەم هاوکاری مزگەوتەکان ئارە وەڵا تەمانی یاخوا ئیشەڵا ئەوانیش خوا بۆیانە نووسی ئەو خێرە لەمەدا مزگەوتەکە بێ بە عیبادەت و خواناسی ئاودام بکرێتەوە و بەرەمانی ڕەمەزانیش وەڵا تەبعاً ئیشەڵا لەخوا بەزیابێ خەڵکی ئێرە زۆر باشن شکر لە دینەوە نزیکن و هەر لێرەش دانیشتەوە بەڵێ خەڵکی ئێرەین و لێرەش دانیشین تازاتوینەتەوە بڵێن تازاتەوە بڵێ لە شارەوە بوون بڵێ ژیانی گوندتان پێ خۆشترە زۆر باشە ئەی هەستی چۆنە ئێستا گوندەکە مزگەوتی بۆ لەخوا بەزیابێ لەخوای زۆر لەخوا بەزیابێ لەشی ئەوانە ساغ بێ و ئەمریان درێژ بێ و ڕەحمە لە قەبری مردوو زینان کارمەتی ئەم مزگەوتیان ناوە قوربان کاکی مختار بێ باس کردم وتی هەندێک لەوانی کە خەڵکی گوندەکە بوون و چوون بۆ دەرەوەی وڵات لە خاریجن ئەوانیش هاوکاریان کردوین ئەمە جۆرەکە لە وەفای ئەو کەسانەی و کوڕ و کچانەی ئەم گوندەکە ماوە لەخوا بەزیاب لەخوای گەورە بەزیابێ زۆر بە باشی یارمەتیان ناون خێران بە ناکەین بەس چۆن لەخوا بەزیابێ بە قوربان بەرەکەت بخاتە ماڵی ئیشەڵا ماڵ و مناڵیشیان خۆیان کەس و کاریان حکومەت نەهات هاوکاری تام بکات وەڵاهی من بۆ ئەوە نازانم نەخێر نەخێر نەوەڵا خۆی لەمە لای و کەس و کار و ئەشرەت و خێر خواز و لەخوا بەزیابێ لەخوای گەورە بەزیابێ داشی هەمویاندا ئیشەڵا لەگەڵ ئێوە ئیشەڵا حدیثی پێ سالم ئەوەی ببەخشێ ماڵەکەی بەرەکەتی تێکەوە لێکەم بڵێ زۆریش لای دەبێ مزگەوتەکە بە عیبادەت و خواناسی ئاودام کرێتەوە یۆش کاتونەوە بۆ گوند ئیتر بە چواردەوەی مزگەوتا لەخوا بەزیابێ هەمووی باشە لەخوا بەزیابێ کاکتەیب جەناب دۆک و ئەندامێکی لیژنەی کردنەوەی مزگەوتەکە دەستان خۆش بێ خێرتان بنووسێ مزگەوتەکەتان کۆتایی پێناوی سە مەڕاستی کردنەوە بەێ هەستی چۆنە دوای ماندووبوونێکی زۆرەوە مزگەوتەکە بە کاملی تەواو تەبەن مزگەوت خۆتان نەزانن بەڕاستی جێگای تاعات و خواپەرستیە کاتەوە فەخر و شاناز ئەوەش کە هاوکاری کردوین بەڕاستی فەخرێکی زۆرە و هەروەها ئەنجا لە ئەنجامی کردنەوەی مزگەوتەکە ڕاستی ئێمە زۆر سوپاسی ئەو کەسانەکەین کە هاوکاریان کردوین خێرخواست کە لەسەر ئەرکی خۆیان بە هەموو هینێک بە هەموو مادە و پارە و ئەمە هاوکاریەکی زۆر باشیان کردوین ماڵیان ئاوا بێ و زۆر سوپاسیانەکەین و گەورە بە باشترین شێوە بۆیان پڕکاتەوە ئامین ئەمسەیەکە ئەوترێ ئیشی خێر هەمیشە خوای گەورە خۆی پشتیوانیەکە ئێوە لە لیژنەی کردنەوەی مزگەوتەکان هەندێشتمەوە باسکە بزانم هاوکاری خەڵک هاوکاریە کرد هاوکاریتان بۆ نمونە و پشتیوانی خوایی دەتان بینی خەڵک هاوکاری بێنێ ئێمە دەستمان پێکرد بەڕاستی بە هیمەتی ئەو خەڵکە و بە هیمەتی خوای گەورە ینی زۆر بە ئاسانی لە ماوەی 1 ساڵە توانیمان ئەم بینایە دروست بکەین ڕەمەزانیش بەرەو نزیکی ڕەمەزان دەبینەوە ئەبێ بە خواپەرستی و خواناسی ئاودام کرێتەوە ئیشەڵڵا تەبعاً ئەوە هینی هەموو شوێنێکە و هەموو دێهاتێکە بە تایبەتی لە دێهاتەکانە مزگەوت شوێنێکی زۆر پیرۆزە بەڕاستی
وترێ لە گوندەکانە زیاتر مەسلەی تاعات و خواپەرستی چونکە مزگەوتەکە نزیکە لە لێەوە تاقە سەرچاوەیە تاقە سەرچاوەیە مزگەوت لە دیهاتە ئەوەیە وەکو لاینی حکومی حکومت هاوکاریتان نەبوو لە کردنەوەیدا یارمەتیتان بۆ بنێرە پارەتان بۆ بنێرە بە هیچ جۆرە حکومت هاوکاری نەکردی نەیکردووە هەر هەمووی لەسەر ئەرکی ئەو خێرخوازان کێشە بۆ منە کێشەشی بۆ دروست نەکردوون لە کاتێکردن ناوەڵا هاوکاری کردوین قاف هاوکاری کردوین و چەند جارێکش تەقەن سەردانی کردوین مهندسە بەڕێزەکانیان هاتوو سەردانیان کردوین مزگەوتەکەتان پیرۆز بێ ئەمڕۆ دەستپێکی کردنەوە سوازان بەڵێ هەستان چۆنە دوای ساڵێک ماندووبوون و ڕۆیشتن و هاتن ئەوە مزگەوتەکە کرێت لەخوای گەورە بەزەبێ ئێمە بۆ ماڵی خخوای هیچ ماندوو نابین زۆر دڵیشمان پێ خۆشە لەم گوندەی خۆمانە ئەم مزگەوتە جوانەمان دروست کردەوە بۆ ئەو خەڵکە نوێژی تێڵ ئێوە وەکو لیژنەی کردنەوەی بەڵێ حەدیسێکی سەلەمەیە فەرمی ئەوەی خێری جاریە بکە دوای خۆشی هەر بەردەوام بێت جات تەمەتان درێژ بێ بەڵام ئێوەی نوێژێک عیبادەتێک لەو مزگەوتەوە بکرێ بەشی ئەوەی تایە ماڵی ئەو خەڵکە ژاوابێکە یارمەتی یاوین ئێمە بەس هاوکاری ئەوە بووین کە ئاوا هاوکاری لە خەڵکۆکەینەوە لاینی حکومی تا چەند هاوکارتان بۆ لاینی حکومی بە کەمی یارمەتی یاوین یارمەتی مادی هیچی بۆ نێنە مادی وەکو حکومت هیچ ناوەڵە ئەی لەکردنەوەکەیە کێ زیاتر هاوکارتان بووە لێرەوە پەیامتان بۆ سپاسی بکەن سوپاسی ئەمە ئەو کەسانەکەی کە یارمەتی یاوین کە هاوکاری کردوون بۆ ئەم دروستکردنی مزگەوتە بەس بۆ کردنەوەکەی خۆمان وەکو لیژنەی خزمانی دەریان خۆمان هاوکاری ئەبێ بەخواپەرستی و خواناسی ئاوادام کرێت هەرواش بوو هەرواش بووە شڵی ئەمە مزگەوتێکی بچووکمان هەبووەوە تۆزێ دیوارەکانی ڕووخابوو ئەومان تەخت کرد و ئەم مزگەوتەمان ئەمە هەر سوپاسانەکەم بەخێر بن سەر چاوم بەڕێزان ئەوە پەیتا پەیتا خەڵک بۆ مەراسیمیکردنەوەی مزگەوتەکە دێن ئێمە بەردەوامە بین زیاتر و کەسانە دوێنین کە هاتوون بۆ مەراسیمیکردنەوەکەی بەڵامەتێنێ لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتە لە دوای ناوبڕەکەەوە سلااوان لێبێت دەمەوێت لە کاتی کردنەوەی مزگەوتی دەرویانی سەر و یەکێک لە گوندەکانی سنووری ناحەیە قەرداغ ئەو کەسانی کە هاتوون بۆ مزگەوتەکە بیان دوێن بزانام چه هەستێکیانەیە کە مزگەوتێکی تازە لە گوندەکان دەکرێتەوە و ئەو کەسانەی کە لیژنەی ئامادەکاری و کردنەوەی مزگەوتەکە بوون چەند پرسیانێکیان لێکم لە کاتی کردنەوەیە چۆنی شەکانیان بەڕێ کردووە کێ هاوکاریان بۆ لەگەڵمانە بن من ئەوانە دوێنە فەرمو مزگەوتەکەتان پیرۆز بێ هەستی خۆتم پێ بڵێ دوایی ماندووبوونێکی زۆر مزگەوتەکەتان بۆ کوتایی وڵی تەبان چی لەوە خۆشترە تۆ بتوانی بەشداری بکەیت لە یەکێک لە دروستکردنی ماڵەکانی خوای گەورەیە قوربان سواز دەکەم پاداشی ئەوژ ئینشاءالله بەخێر بن سەر زۆر هاوکارتان بووە کێ یارمەتی داون لە مزگەکردن خەڵکانێکی زۆر زۆر ینی یارمەتیان ناوین یارمەتی باشیان ناوین یارمەتیان ناوین بە پارە بە مەواد بە چیمەنتەوە بەین لیژنەی ئامادەکاری با بڵێن کردنەوە نەیەکبی چوار کەسی بووین هەستاوین بە ئامادەکردنی ئەو شتانی کە بۆ نێو پارانەی ئەو مەوادانی کە بۆمان هاتووە ئێمە لە لای خۆمان تەجیلمان کردو و ناوی و کەسەمان نووسیە و باشە پێشەوەی دەستکەن بەکردن مزگەوتەکە چۆن ئەم بیرۆکەیەتان بۆ هات و چی ینی هەنگاوەکانتان چی بوو وەکو وترێ قسەیەکە وترێ لە تۆ حرەکەت لە خوددا بەرەکەت تا چەند بەرەکەتان لە ئیش و کاروبارەکان ئابینی کە یارمەتی کردنەوەی مزگەوتەکانی بیرۆکەی مزگەوتەکەمان لەوە هات مزگەوتێکی بچووکمانە بوو ڕۆژێک لە ڕۆژەکانی زستان تازیەکمانە بوو تازیەکە خەڵکانێکی زۆر هاتن تووشی ئەحراجێکی باش زۆر زۆر بووین زۆر بچووک بوو خەڵکەکە مەجای نەبوو دانیشە لەوە بیرمانەوە کردەوتمان بە ناوی خوا دەستەکەین بە دروستکردنی مزگەوتێک کە بتوانین ئەم خەڵکە تیاجێ بێتەوە ئەم خەڵکە نوێژی تیا بکات فاتحی ڕۆژە بیرۆکەکەت ئەو ڕۆژە بیرۆکەکە هات بمان دەستمان کردمان بە ناوی خوا دەست پێکەین یەک دینارمان پێ نەبوو کە دەستمان پێکرد هیچتان پێ نەبوو یەک دینارمان پێ نەبوو
یەک دینارمان پێ کە دەستمان پێکرد یەک ئافرەتی لای خۆمان وتی من پێشەکی پەنجاوەڕەقێ بوو فرەتێک بوو ئافرەتێک بووە پاڵ پشت بۆمان پاڵی پێوە نین بەوەی ئیتر مزگەوتیش خۆت جەنابتانەزان کە دەست پێکرد خی گەورە لە پشتە خی گەورە پاداشتی ئەو ئافرەتە و ئێوەش دواتەوە کە بیرۆکەی نەگەتان کردووە و خێرتان بنووس خێری ئێوەش بنووسیەوە بەخێر حکومی حکوومەت تا چەند هاوکار بوو حکوومەت دەستگاکانی دایرەکانی ئێرە هاوکاریان کردن قایم قام هەموو دایرەکان شایکردنی مامەڵەکان ڕێڕانی مامەڵەکان تەنان مزگەوتی جافەران مامەسامە لاوشیار ئەمانە قەراخ و ئەمانە هەمویانیان کردین شارە ڕۆمادیەکەی هیچ بڕم پارێکیان پێداون بۆی یارمەتی دەربێ بۆ مزگەوتەکە بکەن وەک دەوایرەکان یارمەتیان ناوێن بە پارە بەڵام هەر بۆی بە منی معاملاتەکان بەڵام مزگەوتەکە بە خێرخواز کراوە بەس کۆمپانیای ماست بڵین کاملی چیمنتۆکەی کە 5 تان بۆ بە کاملی بۆی ئینکردین خێریان بنووسشانی دەستخۆش بەڵێ لەمە لایتر بەرەو ڕەمەزانی جەشی نەبێ بە عیبادەت و خواناسیش مزگەوتەکە ئاوادان ئەشەڵابی ئاوادان بیەوە دڵنیاییە چونکەم مزگەوتەکە خوانەی بڕێ لە هەموو شێ لە هیچ شتێکی کەم نیە ئێستا حالیان لە هیچ شتێکی کەم نییە بەناخیتمە و پیرۆزبایی لە گوندی دەروێیانی خۆشەویست دەکەم بۆ ئەم مزگەوتە قەشەنگە ئەمە مۆرێکە ڕەش بە ناوچەوانی دژمنانی میلەتی کوردەوە کەیان و میلەتی کورد مسلمانی ئەمە یەک دوو بۆ دەروێیانیش بە تایبەتی چکمایان و دەروێیان بڕۆی بە مزگەونی و ئەمانە ئەوە مۆرە شمولی ئەو کەسانەشەکە ئەیدا بە ناوچەوانیانە جا لەبەرەوە ئەلحەمدولیللا سوپاس بۆ خوا ئومێدم هەیە بەخوا ئینشاءڵڵا ئەم سەدەقەیە ببێ بەمایی دابەزینی ڕەحمەتی خوا ببێ بەمایی دابەزینی بارانی ڕەحمەتی خوا ببێ بەمایی شیفا بۆ هەموو نەخۆشەکان مامۆستا چه هەستێکت هەیە کە بینی مزگەوتێکی جوان لەناو ئەم گوندە جوانەی سنووری قەرەداغ کراوەتەوە بس باڵای پێەکەم ئەمە دەم دڵ پێی خۆشە ئەمە چونکە مۆریکی ڕەشە بە ناوچوانی دژمنانی میلەتی کوردەوە کاڵێن میلەتی کورد مسلمان نییە بابزانن کە ئێمە دوای 1400 ئەوەندە ساڵ بەسەر هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەسەر بانگاوازەکەی پێغەمبەر سوپاس بۆخوا ئێستا لە ساڵی 2021دا مزگەوتێ لە گوندەکانی کوردستان بەم ڕازاوی بەم جوانیە دەکرێت مزگەوت بۆ گرنگە لە هەموو شوێنێکە بانی هەر گوندێکی 2-3 ماڵیش بێ یەکسەر گرنگی بەکردنەوەی مزگەوتەدەن گرنگی مزگەوت چییە بۆ خەڵکی ئەم گوندان کۆمەڵی خاڵی گرنگکە یەکێک لەوانە فەرق و جیاوازی لە نێوان کەسانەیاڵێ دەوڵەمەند فەقیر دەسەڵاتدار بێت دەسەڵات ڕێز عەشیرەت کابرایەکی مسکێن دەدێت لە مزگەوتە شان بە شانی ئەوە بێ ئەوی بنێ بێ بتوانێت بڵێ بچوو بۆلاوە حیجز نییە لە مزگەوتە حتا پێغەمبەر نەیکردوون تۆ نابێت شوێنێ تایبەتکەی بۆ خۆ لەبەرەوە موڵکی عامن ڕەش پێز فی پێز دەوڵەمەند زانان نەزان ئافرەت پیا و گەنج پیر وەکو چۆنەڵی حەزانەیە ڕەوزەیە قوتابخانەیە هەموو تەمەنەکە بەژن و پیاو مامۆستا ئەم گوندانەی سنووری قەرداغ هەندێکیان دەبینین بە نمونە ئەم گوندە ئەنی مزگەوتێکی بۆ بەڵام بچووکتر بووە ئێستا هاتوو مزگەوتێکی گەورەتریان کردو ئەمە نیشانەی گرنگیدانی خەڵکی گوند نییە بە مزگەوت و بەوەی کە شوێنەکەیان بچووکە ئێستا گەوریان کردووە بەڵێ ئەمە یەک دوژ نوێژخەی زۆر بووە نوێژخانەکە زۆر بۆ لەو مزگەوتانە جیان نابوو تێگە ئێستا الحەمدوللا ئەم گوندە جومعەی تیاکرێ ئەوسا قەرەداغ لە هەموو شوێنەکانی ئەیلان لە چەند شوێنێکە جومعە بکرایە باشە حتا خەڵک داها بۆ سەیران زۆر ئێمە بەخوا سەربان و بنبال ماشەڵڵا نەیەگر بەڵام ئێستا لە هەموو گوندەکانی قەرەداغ زۆربەی زۆرە ناڵم لە 100 بەڵام ئەتوانم بڵێم لە 95 ڕۆژووی جومعەی تیاکرێ لەبەرەوە الحەمدوللا نوێژخان زۆر بووە گەنجی جوانی وەکو تۆ الحەمدوللا هەمووی لە مزگەوتەکانە سوپاس بۆ خواستنە پیرۆزەکانی کردو بە قەڵغان بۆ قورئان وەکو قاسەی قورئانی پیرۆزیان تێکردەوە فەرمودەکانی پێغەمبەریان پڕ کردووە لە دڵە پاکەکانیان لای هەمومان ئاشکرایە کە مزگەوت ڕۆڵێکی گەورە و کاریگەری هەبووە لە ناو گەلی کوردی مسلمان و لە مێژووی دوور و نزیکی گەلەکەمانە ئەو ڕاستیە هەمومان درکی پێ ئەەکەین لە مێژووی دوورە زۆرینەی پیا و ژنە هەڵکەوتەکانی ناو گەلی کورد زانا و خوێنەوار و سیاسی و شاعیرەکان هەمویان پەروەردەی حوجرە و خانەقا و مزگەوتەکان بوون ئەوان بەردی بناغی ئەم کۆمەڵگەی ئێمەیان داڕشتووە وەنەوەیەک و جیلێکی پەروەردەکراوی گۆشکراوە بە ئاداب و ڕەوشتە جوانەکان پێشکەشی کۆمەلگا کردووە و ئەو پەروەردەیە لە ناو مزگەوتەوە دەستی پێ کردووە کە لەو کاتا قوتابخانە و زانکۆکان بوونیان نەبووە جەناب دۆکو خەڵکی گوندەکە چه هەست و ئەحساسێکت هەیە کە ئەوە مزگەوتەکەتان گەورە کردو و دانێکی نوێتان کردوێتەوە هەستی خۆتم پێ بەڕاستی هەمومانەزانین مزگەوت ڕۆڵێکی گەورەی هەیە لە پەروەردەی تاکە و بە تایبەتی تر کاتێکە تۆ لە گونددا ئەنیشی و گوندنشینی پێویستێکی زیاترت بە شوێنێکە هەم بۆ عیبادەتەکان هەم بۆ ئەوەی کاتێک کە
بۆنەیەکی کۆمەڵایەتیان پرسێک ئەبێ لەناو مزگەوتەکە جێبەجێ بکرێ بۆیە هەستێکی خۆشە کە کاتێک تۆ ئەبینی کارێک کە ماوەیەکی زۆرە کۆمەڵێک خێرخوازیان کۆمەڵێک دانیشتوی گوندەکە پێوەی ماندوو بوون ئێستا بەرهەمەکەی ئەبینیت و کە بەو شێوە مەراسیمیکردنەوەی کرا. من یەکشت پێ بڵێم کە لێدوانم لە بەشێک لە لیژنەی کردنەوەی مزگەوتەکە وەرگرت باسی خانمێکیان بۆ کردم تەمەەن کە زۆر جا باسی خێرخوازەکری یەکسەر خەڵک مێشکی بۆ پیاوانە چێ بەڵام وتیان ئەم مزگەوتە کە دەستمان پێ کردووە یەکەم نەفەر ئافرەتێک بۆ توێتی منەوە 50 وەرەقەدەم دەست بکەم بەکردنەوەی مزگەوتە وتی ئەمە تەژیعێکی گەورە بووە ئەنی ئافرەتی خێرخوازیشمان زۆر لە کوردستان نایەوە من لە نزیکەوە ئاگاداری لیژنەکەم بەڵێ ئەو ئافرەتی کە ئیفتتاحەکەی کردیان بڵێ قەردێلەکەی بەڕێ ئەو ئافرەتە بوو ئافرەتێکی بەتەمەنی بەڵێ کە خۆی یەکەم کەس بوو وتی ئەگەر ئێوە دەست پێ ئەکەن من یەکەم کەسم کە پارەتان پێ بەخشم خۆی ئەمە ئاماژەیەکی گەورەیە کە بەخشین ینی ژن و پیاو ناناسی ئەوەی کە ئەو هەستی بەخشینەی هەبێ ژن بێ یا پیا و لە هەر کاتێکا بێ ئامادەیە بۆ ئەوەی کە پارەکانی ببەخشە. وتەی کۆتاییتان چیتانێ بۆ کەسانەی ئەگەر بە دوایەکیش بێ بە پارە بێ بە هەر شتێک بێ هاوکار بوون لە کردنەوەی مزگەوتە. بەڵێ ڕاستە بەخشین تەنها ئەوە نییە کە بە پارە بێت وەکو بەڕێز ئاماژەت پێکرد کەسانێک هەبوو کە هاوکارمان بوون لە ڕایکردنی مامەڵەیەکی ئیداری بۆ نمونە ئێمە لە زۆربەی مزگەوتەکانی سلێمانیە ڕۆژی جومعە ینی داوامان لە خێرخوازان کرد کە ببەخشن بۆ ئەو مزگەوتە لە ئەمە پێویستی بەڕەوشێنێکی ئیداریە هەم لەلایەن ئاسایشەوە هەم لەلایەن ئەو شوێنەیان ئەو مزگەوتی کە لەو گەڕەکایە بۆی ئەوانیش هاوکار بوون ینی پێم وایە ئەوانیش ینی وەکو بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی دینیشەوە ئەوانیش هاوکار بوون لە دروستکردنی مزگەوتەکە ئەوانیش بە هەمان شێوە پاداش ئەدرێنەوە خۆی گەورە پاداشی هەمووان باتەوە. تەماشاکەی ئەم شۆڕشە یەک لە دواییەکانەی کوردستان باشترین جێگە بۆیان مزگەوتەکان بووە باشترین شوێن بۆ حەوانەوە مزگەوتەکان بووە کە بەڕاستی لەو کتێبەدا زۆر بە ئینسافانە باسیەکە. پاشان ئازیزان و خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆمانە گێڕێتەوە کە لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگارە فەرمێ ئەینە جیرانی دراوسێکانی من لەکوێن لە ڕۆژی قیامەتدا مەلائکەتەکان فتەقول المەلائکەة ومن ينبغي أن يجاورك يا الله ئەی خوای پەروەردگار کێ هەیە دراوسەی تۆ بێت لە قیامەتدا پێغەمبەری خوا فەرمێ خوای تەعالا فەرمێ ئەینە عومار المەساجد ئەو کەسانەی کە لە دنیادا مزگەوتەکانیان ئاوەدان کردووەتەوە مزگەوتەکانیان دروست کردووە مزگەوتەکانیان بە بەندایەتی قەرەباڵغ کردووە ئەو کەسانە لە قیامەتدا دراوسەی خوان. ئێستا ئەم بەڕێزانەی کە ئەم مزگەوتەیان دروست کردووە خوتوی یەکەمی تەواو بووە عوماری مەساجید دوو بەشە بەشێکی پەیوەندی بە دروستکردنی ئەم بینایە و ئەم شوێنەیە کە ئێستا ئەم بەڕێزانە لێرە دانیشتوین ئەمە بەڕاستی کارێکی زۆر گەورەیە بەشێکی زۆر گەورەیە کە هەر کەسێک لە دنیادا مزگەوتێک دروست بکاوەکو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من بنى لله مسجدا بنى الله له بيتا أفضل منه يعني مثله في الجنة هەر کەسێک لە دنیادا ماڵێک بۆ خوا دروستکە خوای پەروەردگاریان لەمە چاکتری بۆ دروستەکە یان هاویانەی ئەمەی بۆ دروستەکە. جا بەڕێزان دروستکردنی مزگەوت هەر ئەوە نییە کە پارادەین جاری وایە و بەڕێزانەی کە کار بەدەستن کە من زۆر دەستخۆشیان لێکم لە کردنەوەی مزگەوتەکانە کار بەدەستان ئامادە بن بەڕاستی جێی دەستخۆشیە. جەناب دۆکو مامۆستایەکی ئاینی داوت کراوی بۆ مەراسیمیکردنەوەی مزگەوتەکە چیت هەیە چه حساسێک هەیە بینی کە مزگەوتێک لە گوندێکی قەرداخی ناوەڕێمی کوردستانەوە تازا کرێت؟ بەناوی خۆی بەخشندە و مێرەبان دیارە بەڕاستی جێ دڵخۆشیە کە ئەم مزگەوتە جوانە ئەم مزگەوتە خنجیلانە لە گوندێکی دوورە دەستی شاردا کراوە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی هەراتین دەستخۆشیان لێ بکەین و سوپاسیان بکەین کە توانیوانە لەم کاتی قەیرانیەدا لەم کاتی بێپارەیەدا لەم کاتەیە کە خەڵک بژێوی ماڵ و منداڵی دەست ناکەوێت بە ئاسانی ئەمان توانیوانە 180 ملیۆن دینار سەرف بکرد مزگەوتێکی ئاوا دروستکەن بەڕاستی جێی دەستخۆشیە جێی تەقدیرە پیرۆزباییمان لێکردن ئەم کارەی کامان کردوانە کارێکی زۆر گەورەیە ومێ دەکەین لای خوای پەروەردگار و بێتە توێشوویەکی باش بۆیان خوای پەروەردگار ئەو کەسانەی کە پارەیان تیا سەرف کردووە بە باشتر بۆیان قەرەبوو بکاتەوە. دیارە بەڕاستی مزگەوت کارێکی زۆر گەورەیە یەکەم کارەکە پێغەمبەری خوا کردبێتی لە کاتی هیجرەتدا و سنووری کوردستانیش دێهاتەکانی کوردستانیش ئەلحەمدولیلا زۆربەی ئاوەدانە بە مزگەوت و بە شوێنی نوێش. مامۆستا من ئەمێ ئاماژە بە شتێک بدەم
هەمیشە کە باسی خەڵکی خێرخوازەگرێ خەڵک هەمیشە مێشکی بۆ یەکسەر بیر لەوە کاتەوەڵێن پیاوێکی خێرخوازە بەڵام من لە مزگەوتەیە باسییان کردیان کە بیرۆکەی مزگەوتەکەتەوە یەکەم کەس ئافرەتێک بوو و توێتی من ئەوە 50 وەرخەدەم ئیتر ئەمە تەرجیع بۆ کردنەوەی هەنی خەزمەوەیە جگە لە پیاوانی خێرخواز کۆمەڵی ئافرەتی خێرخوازیشمانە ئێمە لە طبعا ئێمە لە شریعەتی ئیسلامدا خوای پەروەردگار جەل جەلاله ئەجری هەر کەسە بە شێوازی خۆیەداتەوە ئەو کەسێک کە بە قەڵەمێک هاوکاری کردووە بە ئیمزایەک هاوکاری کردەوە کەسێک کە ئەرزێکی بەخشیوە ئەو کرێکاری بە بەلاش ئیشی کردووە کەسێک کە بلۆکی ناردووە کەسێک کە کار ئاسانی بۆ کردوون لە دەستگای هەمووی لە خێرەکەی بەشدارە بەڕاستی مەرجەر ئەوە نییە پارەیداوە بەڕاستی بۆیە لای خوای تەعالە ئەجری هەر هەمویان پارێزراوە خوای تەعالە ئەجری هەمویانەداتەوە ئینشاءالله خوالتان دەستی ئێوەش خۆش بێ ئێوەش بەڕاستی کارێکی زۆر گەورەتان کردووە لە ئفتیتاحکردنی هەموو مزگەوتەکانە کەناڵی ئاسمانی پەیام ئامادا بێ بەڕاستی و کارێکی گەورەیە دەستخۆشیە جێگەی سوپاسە دوعای خێرتان بۆکەین. بەڕێزان وەکو بینیتانەوە مەراسیمی کردنەوەی مزگەوتی دەرویانی سەرۆک بوو کە کۆمەڵێک لە بەرپرسانی حکومی و حزبیان داوت کردبوو و خەڵکی گوندەکەش بە هەمان شێوە ئێمەش لێرەوە پیرۆزبایان لەکەین دوعای خێر بۆ ئەو کەسانە و ئەو خێرخوازانەکەین کە هاوکاریان بوون خوای گەورە بە باشترین شێوە ماڵەکانیان بۆ پڕ بکاتەوە و بێتە مایە خێر و خۆشی بۆ مزگەوتەکە و بۆ خەڵکی دیەکەی ئینشاءالله. بەنامەیم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.